بەخۆی خەستەخانەمە وەکو پێویست زۆر تشتی پێویستە، تشتی زۆری کەسرە. ئێستا زۆر کەسەیە دکتۆری نخۆشی هەیە، برێم وەکو نخۆشی بینی زۆر هەر بەسیت بین نخۆشیی شوڕبی بێسحەبی ئەوە ڕاست نەقرەکە بڕ لۆ حەبزی سۆران ئێکاکەەوە خەستەخانێ دکتۆری لێە وشینگۆ ئەنگۆش داوا بکەن برێ نەمە کاکە دکتۆری باشی نەوێ ئێرە ناحیەشی گەورەیە تقریبان 50 گوندی لەسەر ئەو ناحیە وەکو پێویست کەس خۆڵێ بە خەم ناکە ئێگە ئەمەش داوا ئەکەن کەس سابی لۆمە ناکە مارێ گەرەنگۆ لێ بێ پێستنەوە ئەمە لێو مەمنونی ئێستا خۆش زۆر دەخۆش هەیە لە خەلیفاڵی زۆر دەورەی هەیە تشتی دێ کابرابین خۆشێکی بەسیتی کو کابراایەکە احتیادی بی کاکە ئەو عیلاج لەوانە لێرە هەبی لێرە چارەسەری بکە بڕۆ سۆرە یا بڕۆ هەولێر یا بڕۆ سۆرە ئێ داوا بکەن دکتۆری باشی بێتێ ئەمەش داواکەی نەنگۆ مەمنونی نەنگۆ لۆن محاولە بکەن ئەو ناوەتیشانن لۆ جێبەجێکن بەنسبەت ئەو دەرزیە ئەو نخۆشی دری ئەوە سێ نەوع دەرزیە ئێستا دەرزیە لە ئینایتم ئەو دەرزیە لە غەلیفانێ نییە نە لە خەستەخانەیە نە لە سەیدە لێشەیە ئەو دەرزی حاڵەت تەواریە بەس ئەمن لێرەدا چوم گۆتیان نەقر بە هەڕۆ دیانە لە عەوزی مەقسە لە ئاشتی گۆتیان ئەو دەرزێنی بڕۆ لە بازارە بینە سعاتێ کنی شەوێ من وەم لاتێ لەو حالەتە زروریای لە هەموو بازار شکابرە سعات دوی شەوێ لە چێ لۆ توەستی دەرزێکت لۆ بینی دەبی لەو حالەتێ خەستەخانە ئەو دەرزیەی خەپەری هەبی لۆ حالەت تەواری ئەو جالەوێ دەرزی نەبووە سعاشی سیبیانی دەرزی لۆ من دروست بووە پێیا بووە ئەویش کابرا چار دەرزیە بۆ لە هەموو سەیدەلیەکان سێ دەرزیاندا من گۆتیان یەک لۆ بابمینی ئێک بەرچی قوربە سەرک بەسەری دێ هەر دەرزیەکشم بە 9,000 کڕیە لە هەموو ئاشتی ئەو دەرزیە نەبووە لۆم بەکاربینن بەداخەوە لە 2014 خەستەخانەیەک دەرچووە لە کابینەی هەفتەمی حکوومەتی هەرێمی کوردستان 50 قرەوێڵی بەڵام تاکو ئێستا نەکەیتە بواری جێبەجێکردن ئەو خەستەخانە پێداویستەکانی خەلیفان دەوروبەری پڕە کردەوە نەخۆشخانەی خەلیفان کەمکوری زۆرە لە ڕووی دا و دەرمانیشەوە بەڕاستی زۆردا نەخۆش ئێستا خەستەخانەی ئەوەی کەمترین عیلاج وەربگری بەڵام ئەگەر سێ بابەتی لۆ بنووسی یەک بابەتە خەستەخانەی دووری کە دەیبچی نەخۆشەکە لە دەرۆی بکڕی بە بیان و نەبوونی بودجەوە موچەی پێویست خەستەخانەکە ڕاگیرە داواکان لایەن پێوە دیدار بە تایبەتی کەمی تەندروستی ئاورێکی جدی لە خەلیفان بدات ناتانین بڵین ئەمە بەدیلە ئەمە نابتە بەدیلی نەخۆشخانەیەکی گشتی بە هەموو پسپۆڕیە جیاوازەکانەوە بەڵام بۆ ئەو قۆناغی ئێستا زۆر گرینگە لە ناو خەلیفان بۆ یەکەمین جارە پێشتر بنکەیەکی تەندروستی سەرەکی چەند ئیجراعاتێکی بەسیط دەکرد بەڵام ئێستا ئیجراعاتی دیکە دەکرێت بە تاکید ژمارەی حالەکردن لە بۆ ناوشار لە ناوشاری سۆران لە ناوشاری هەولێر کەمتر دەبێتەوە بەڵام پێویستی بە فراوانکردنی ژێ هێشتان پێویستی بە ئامێر و پێداویستی زیاتر هەیە پێویستی بە هەندێک پسپۆڕی دیکەی پزیشکی هەیە بە دڵنیاییەوە ئەمانە هەمووی لە بەرنامە دەبێت و ئێمە وەکو وەزارەتی تەندروستی لەگەڵ هاوبەشانمان لەگەڵ ئەو هاوکارانمان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان سەرکاتی ئەنجومەنجان بەردەوامین لەوەی کە پرۆژەکانمان ئەوەی ڕاوەستایە بکەوێتەوە سەرکار ئەو شوێنانەی کە کەم و کورتی نەقسی تێدایە هەم لە ژێرخان هەم لە پزیشک هەم لە ژمارە فەرمانبەران ئێمە بتوانین خزمەتگوزاریەکان زیاتر بکەین فراوان بکەین